ئەوە خەڵک هەمووی لە بەرچاوێتی کە چۆن دوو زیانوێران کرد و حەشتی وەحشی چۆن هاتنە پێش. حەشتی وەحشی یەکەم جار نەی ئەوێرە قیاداتیان هەبوو هی مەیدانی بروسکەی کردوتەوە بۆ خوارەوە بۆ مەسئولینی خۆیان کە ئەڵێ مەمانکەن بە گشت کوردە. شەڕەکە توولانی هەبێ، بەڵام ئەوانە ئەنزانی کە قاسم سلەیمانی پۆل برێمەر هەموو شتەکانی ئەنجام داوە لەگەڵ چێژ لەگەڵ ئەم قەسیچمانەی ئالتاالەبانی کە هەرێکە خۆی کردو بە دەمڕاستی کورد بێ ئەوەی یعنی هەموو شەقیان لە هەموو ڕسمیاتێکی پەرلەمان حکوومەت دەستگاکان جێیش سوپا شوێنی بڕیار حیزب مەکتەب سیاسی مەڵبەندەکانی بڕیار گەلەکە خۆی بۆ شتێکی چارەنووس شەقیان لە هەمووی هەڵداوە خۆیان ڕازین بەوەی کە نوێنەرایەتی کورد بکەن و بڕندانیشن لەگەڵ هەمەجیەکی وەکو عامری یان هەمەجیەکی وەکو ئەبوو مادی. اتفاقەکانیشان هەموو کردوون